ئەوە سنتەرفیوجە لۆ ئامادەکردنی سامپڵ بەکار ئەوەشیان بۆ کە هەم سامپڵی تێدا حەز دەکرێتە بۆ ئەوەی شتەکان بۆنەکردێت تاقینا تحلیلleri iyi şekilde yani varmışlık. زانکۆ زانست زانیاری تاقیگا ئەو کات دەتوانن گەورە بن مەزن بن کە دەخرێنە خزمەت مرۆڤایەتی. زانکۆی سۆران وەکو ئەرکەکی نیشتیمانی و ئەخلاقی خۆی دەستی لۆ ئەوە بردیە هەموو تاقیگە و توانە زانستیەکەی خۆی لە سۆران دەخاتە خزمەت بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی تەندروستی سۆران. لە پێشەنجی ئەم دەست پێشخەریانەدا قەزای سۆران بە سوپاسەوە هەروەک زانکۆی سۆران چۆن پێشتر لە هەموو بارێکدا پێشەنگ بووە ئەمڕۆ لە دەست پێشخەریەکی گرنگدا یەکەمین قەزا لەسەر ئاستی عێراقدا دەبێتە خاوەنی پشکنینی کۆڤید-19 سوپاس و دەستخۆشی زۆرمان بۆ زانکۆی سۆران بۆ هاوکاریان و بۆ بەکارهێنانی ئامێری ئەکادمی تایبەت بە پشکنینە کە ریەل تایم PCR و بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران هەموو پێداویستیەکان و ئامێرەکانی تری پێویست بۆ ئەم پشکنینە دابین کرا و شوێنی تایبەت و لەناو بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران ئێستا ئەم تاقیگەیە دەست بەکار دەبێت بۆ پشکنین و ڕووپێوکردنی هەموو ئەو هاوڵاتیانەی کە لە شوێنی ترسناک یان گومان لێکراو بن یان هەر نەخۆشێک کە پێویست پێبێت ئەوە قەزای سۆران و دەوروبەری دەڤەری سۆران و حەوزی سۆران سوود لەم ئامێرە وەردەگرێ جگە لەوەی کە کەمکردنەوەی فشارە لەسەر ناو شار بە هەمان کات خزمەتێکی گەورەی هاوڵاتیە بۆ کەمکردنەوەی ڕۆتین بۆ هاتنە ناوەوەی نمونونەکان بۆ ناو شار و بڕینی ڕێ و بە تایبەتی لە کاتی ئێستای قەدەغکردنی هاتچۆدا کە ڕۆتینێکی زۆرە بە ئومێدەین کە هاوڵاتی خۆی لە ماڵەکەی خۆیدا پابەندی ڕێنمایەکان بێت نێتە دەرەوە و خۆی نەهێتە ناو خەڵکی تر و بەرکەوتن و یەکتربینین نەبێت چونکە تاکە سەرچاوە و تاکە ڕێگای ئەم ڕێگرتنە لەم ڤایرۆسە بریتە لەوەی کە خۆت لەگەڵ خۆت ئاگاداری خۆت بیت و هەموو دنیاش ئێستا گەیشتە ئەوەی کە تازە بە تازە دەست بە قەدەغکردنی هاتچۆ و داخستنی شوێنی قەرەباڵغ و داخستنی شوێنەکانی کار دەکەن کار و گوزاران ڕاوەستایە بەڵام تەندروستی هاوڵاتی لە پلەی یەکەم دێت پشکنینەکان زیاتر لە 700 پشکنین دەکرێت ئێستا لە کوردستان ڕۆژانە کە بەڕێستان دەبینن ڕۆژانە ڕاگەیاندراوەکان بەڵام حالەتی پۆزتیڤ لە کاتی ئێستادا 190 حالەتی پۆزتیڤ هەبووە و دوو بەداخەوە گیان لە دەستدان هەبووە کە هەڵگری ئەو ڤایرۆسە بوونە بەڵام هۆکارەکەی نەخۆشی تری درێژخایان و کوشندیان هەبووە هۆکاری زوو گیان لە دەستدانیان بوو بەڵام هەڵگری ڤایرۆسەکان ئێمە بۆیە ناتوانین بە گیان لە دەستدانی هەڵگرانی ڤایرۆس داینەنین و 61 حالەتیش گەڕاونەتەوە ماڵەکانیان چاک بوونە چەند حالەتێکی تری جێستا لە تێستی دووەم و لە ڕێگەیە کە ئەمڕۆ بەیانی بچنەوە ماڵەوە یاتە چارەسەرکردنەکان بە شێوەیەکی گشتی باشە جێگەی ئومێد و خۆشحاڵیەکی زۆرە کە زۆربەی هەرە زۆری نەخۆشەکان نیشانەکانیان زۆر سووکە و حالەتی تەندروستیان زۆر جێگیر و زۆر باشە ئەمە جێگەی دڵخۆشیە ئەوەی ترماوەتەوە پشکنینەکان ڕۆژانە دەکرێت و تا بەیانی کار دەکەن منجارێشتر سوپاسی هەموو پزیشکان و کارمەندانی تەندروستی و تاقیگە و هەموو تیمەکان و بەڕێوەبەرایەتە گشتەکان دەکەم. دەستگای ریەل تایم PCR کە دەستگای سەرەکیە بۆ دەستنیشانکردنی ڤایرۆسی کۆڕۆنا کۆڤید-19 لە گروپەی تەنیشتمان کە سامپڵەکە ئامادە بوو دیین ئێرە دەکەنێ ناو دەستگاکە